فەرموو بۆ ژووری مدیر. زۆر سوپاس تەواو. ئەی چۆن؟ وەڵڵا بابە ئیش لە دایرێنگۆ زوو دەڕوا. ئاوای ئێمە هێشتا تۆ چی دیۆ با بچیتە لای مدیر ئەو سایبینی چه خزمەتێکە دەکا؟ زۆر سوپاس زۆر سوپاس. سلام الله 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 چەند دڵخۆشمە من ئیتیمای نیشتیمانی گەڕایتەوە. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام و یاخوا بەخێر بێ. داوای لێبوردنەکە من بەم سرودە نیشتیمانیانە هۆش و گۆشم بەخۆ بۆ نامێ. مامۆستا ئەمن وەچی نمونەی وەشتو دەبینم زیاتر ئەو نیشتیمانم خۆش دەوێت. فەرموودانی شەوا خزمەتێک. وای سوپاس دەکەم مامۆستا ئەو کتابم هەیە. بەس ئیمزای جەنابەت مایە. سەرچاو. بەس مەزبوط بێ منیش بۆ ئیمزاکەم. ئەمە ئەمری وزاریەکەی تەواو نییە. نانە مامۆستا تەواوە یعنی هیچ نەخسی تێدا نیە ئەمری وزاریەکە. ئەوە تەواو نیە بە قوربان ناتوانم وەرەقەی سپی بۆ ئیمزا بکەم کەی ئەمری وزاریەکە و هێنا بەسەر چاو من بۆشە ئیمزا بکەم. نەنە مامۆستا ئاخر دەزانیت چێ ئەمن 2 مانگە بەو کتابەی بە هیلاک چوم باش دەزانم چی تێدایە چی تێدا نیە گوتیان بوو بە کنجە نابیم در یەک تەوقیع ئەوتەوە. لای من ناکرێەوە بە قوربانە بە. دەزانی چێ مامۆستا؟ چییە مامۆستا؟ ئەو ئیشەم لۆ تەواوکە حەقت نەبی. بۆ تۆ من بە چیە زانی؟ ئێستا تەلەفۆنەکەم پۆلیس بێ بوو با چاوت دەربێنێ. مامۆستا چاوەکەم پۆلیسی پێ ناوێ خەڵک وە دەلێ پارەی خۆت بدە ئیشت دەڕوا. من نیمەوە من نیمەوە خەڵکی کەیە من کابراایەکی نیشتیمان پەروەرە. مامۆستا چاوەکەم وچت لێ مامۆستا چ لێ قەوما مامۆستا چ لێ قەوما مامۆستا چاوەکەم مامۆستا ئەو چی وای لێ هاتووە؟ وەڵڵا هیچم لێ نەکردیە. بەچی لێت داوە؟ لێدانی چ وەڵڵا بەس ئەو فایدەم پێ. ئەتۆرەم لاوە؟ جەنابی مدیر من چی پێ وتووە؟ بەو خوددا هیچم پێ نەگۆ بەس گۆتم ئەوەم لێ بڕوێنە حەقت مەحفوظە لای من. ئەو حەبی ژێر زمانیە بێ چی بکەین ئێستا؟ دەیبینە خستخانەی. نەشتیوانی. تەلەفۆن دەکەم ئیسعاف بێ. ئەدی چی لێ بکەین باشە؟ ئەوە فەرمانبەرێکمانێ حەبەکە لای ئەوە. دەچم حەبیلۆ دەینم. نەنە تۆ نایزانی بەس فەرمانبەرێکمان نەزانێ لەکوێ هەیە. بە چەندێ و حەبا؟ 500,000. 500,000 ئەوە 500,000 بەخوای لەو مەعمەلەی حازرم کردبوو. واتی هەر لێرەی؟ هەرێ وەڵڵا چاوەڕێ حەبەکەم دەکرد بێەوە بیمزایەکەم لۆ لا چۆ لەبەر چاو لا چۆ لەبەر چاو. ئەم کاتەوە باش یاخوا بەخێر بێ سەر چاوم داوای لێبوردنەکەم من ئەم بەیانیان کە ئێمە ئێرە ئەم سرودە لێ نەیەم دڵم ئیسلاحەت ناکە کوردایەتیەکەم دەمەزەر دەکەمەوە. ماشەڵڵا کەشێکی کوردەواری جوانە. وەڵا قوربان ئەم کتابم هەیە کە بۆم ئیمزا بکەیت تەواو بوو هەموو شتێک مەمنونم. بەڵام بەداخەوە مە ناکرێ. ناکرێت چییە؟ باشە بۆ ئێوە عەرقەلاخانە ئیشی خەڵکەوە ها ئاگام لەو حەبەی ژێر زمانی 500,000ەکەی دوێنێش هەیە. بۆ تۆ جەنابی چی ئەوە مەحاسەبەی بنەکەی؟ محاسبەت دەکەم وڵاتیش ها ئەزانی من کێم؟ ئەها جوان دیار نیە ئەدی بزانم. سەیری کە بەخێر بێ قوربان یاخوا بەخێر بێ دەسێ ماچەکەم فەرموو ئەمرن نەمێنێت. یاخوا بەخێر بێ سەر چاو تاکەی نەبڕایەوە. بەخێر بێ یاخوا قوربان جان. راپۆرت هاتووە لەسەر دایرەکەتان ئەم دایرێ هەتاکو ئێرەی غەرقە لە گەندەڵی دارێن بە ڕوحتانە. کاک مەحەمەو بەڵە قوربان فەرموو قوربان. هەرچی ئەوراق و مستەمسەکاتی سەرم مێزە هەیە هەر هەموویم بۆ کۆکەی توانێ راپۆرت هاتووە لەسەرم دایرێ هەمووی گەندەڵیە
بۆم ئەی بە تەلەڤزیۆن و سەریشیم پاک پاک بۆ تاشی باشە قوربان بەسەر چاو جا ئەمە سەری تووکی پێوەی تابی تاشم ئاتۆزێکی پێوە ماوە دارێن بە ڕۆحتا گەندەڵی لەم دایرێ ئەوەنە زۆرە وەڵا ڕۆحت دەرەکە قوربان بەتاقەبم دەستێ ماجەکەم مناڵم وردە ئەم جارە عەفوم بکە مناڵم وردە بۆ ئێمە مناڵ ماورد نییە بۆ ئێمە بەچکە پشیلە بەخێوەکەین ها دارێن بە ڕۆحتا یەک دەقا ئەزانی چی قوربان چیە پۆلیسە ئەزانی چی دەیە من لە خزمەتان بەس ئەم جارە عەفوم بکە ڕەشوەم هەیتێ بەرتیل بە من ڕەشوە خۆی قوربان بەساقەمم بووە لێ هات قوربان گیان بووە لێ هە بۆ خاتی خوا ئەمە بووای لێ هات ماڵی بە قورجێتە بۆ باسی ڕەشواکەی ئەوە پیاوێکی پیاوانەیە ڕەشوە ناخوا بیبێن بۆ دکتۆر نەخێر دایبێن بۆ خەستەخانە نەخێر دەبا ئیزعاف بێ نەخێر ئەی چی ئەمە حەبی ژێرزمانەکەی ئەبێ حەبی ژێرزمانی بۆ پێاکەین ئەها حەبی ژێرزمانەکە یعنی پێنسەکە نەکەی حەبی 500,000 ناوێ حەبی ئەو بای 5 ملیۆنە 5 ملیۆن بەڵێ ئەیە وارە وڵاتە لەوەی لێ هات کورە چما ئەفەنگی جەماعەتی حەبی ژێر زمانی دەرچوو ئەیا وەر ئەو دایرەیە هەر بە حەبی ژێر زمان بەڕێوە دەچوی